سڵاتان لێ ببینێرانی زاری کرمانزی بە شێوەیەکی ڕاستەوخۆ محەممەد ئامۆکەیم لە دەشتی هەریر لە سەرزەی قەندیل لەگەڵتانم دیارە بە دیاریکراوی نیو کاژمێر دەبێت ڕووداوێکی خنکان لەم زێڕووی داوە هەشت گەشتیاری عەرەب کە لە شاری هەولێرەوە هاتوون بە مەبەستی مەلەکردن ڕوویان لەم شوێنە کردووە و یەکێک لە گەشتیارەکان بەنای عەبدوڵڵا وەلید مەجید کە تەمەنی سەروی 30 ساڵ دەبێت لەم زێ لەگەڵ هەشت هاوڕێی کە بە مەبەستی پشودان کات بەسەربردن ئەمڕۆ هاتوونەتە ئێرە دیارە لێرە بە گوتەی ئەو کەسانەی لەگەڵی بووە عەبدوڵڵا پێی خزیوەتە ناو ئاو دوو جارەوان هەوڵیان داوە کە ڕزگاری بکەن بەڵام نەتوانداوە ڕزگاری بکەن یەکێک لە گەشتیارەکان کە ئەویش ویستوێتی ڕزگاری بکات دیارە لێرە نەیتوانیوە ڕزگار بۆی ئەویش کەوتۆتە ناو ئەو ئاوێکی زۆر چوتە نێو خورجیەوە و لێرە چەند خەڵکێک کە لێرە بوون توانیویانە کەسەکە ڕزگار بکەن ڕۆژانی هەینی خەڵکێکی زۆر لەم هەم لە شارەکانی هەرێمی کوردستان هەم خەڵکی ناوچەکە دێنە ئێرە بە مەبەستی مەلەکردن ڕوو لەم شوێنە دەکەن لەبەرەوەی زێی گەورە یەکێکە لەو شوێنانە کە لە نزیق قەندیل شوێنی مەلەکردنی تێدایە ئەمەش لە کاتێکدایە کە بەرگری شارستانی لێرە بنکەی بەرگری شارستانی قەندیل پۆلیس هەیە و بە تایبەت ڕۆژانی هەینی دەچنە ئەم شوێنانە ڕێنمایی بە خەڵک دەدەن بۆ ئەوەی کە لە شوێنە مەترسیدارەکان نزیک نەبنەوە کە شیاونی بۆ مەلەکن بەڵام ئەمە خەڵکەکە هەر بەردەوامە لێرە خەڵکێکی زۆر کە دانیشتوانی ئەم گوندانەی دەوروبەرن هاتوونەتە ئێرە بۆ ئەوەی لە نزیکەوە سەیری ئەم دیمەنانە بکەن کە لێرە تیمەکانی بەرگری شارستانی و خەڵکی خۆبەخش لێرە دەیانەوێت تەرمەکەی بدۆزنەوە عەبدوڵڵا وەلید مەجید بە ڕەگەز عەرەبە خەڵکی باشوور ناوەڕاستی عێراقە لە گەڕەکی پێنجی حەسارۆکانی شاری هەولێر نیشتەجێ ئەمڕۆ هەینی لەگەڵ هەشت لە هاوڕێی هاتۆتە سەرزەی قەندیل لێرە مەلەیان کردووە و یەکێک لەوان ڕزگار کراوە ئێستا ڕەوانەی نەخۆشخانەی هەریر کرا لەوێ چارەسەری بۆ دەکرێت تیمەکانی بەرگری شارستانی لێرە ئامادەییان هەیە بۆ ئەوەی کە بچن بە دوای تەرمی عەبدوڵڵا وەلید مەجید کە گەشتیارێکی بەڕەگەز عەرەبە ئەمڕۆ لەگەڵ ژمارەیەک لە هاوڕێی هاتۆتە ئێرە بە مەبەستی ئەوەی کە مەلە بکەن بەڵام لە پڕ پێی خزیوە و ئەم ڕووداوەی لێکەوتۆتەوە ئێستا تیمەکانی بەرگری شارستانی قەندیل لێرە سەرقاڵی ئەوەن کە بستنێ و ئاو بۆ ئەوەی کە بتوانن تەرمی عەبدوڵڵا وەلید مەجید بدۆزنەوە کە گەشتیارێکە ماوەی چەند خولەکێک پێشێستا کەوتۆتە نێو ئەم زێیا و تا ئێستا تەرمەکەی نەدۆزراوەتەوە دیارە ڕووداوەکە بە دیاریکراوی کاتژمێر 5:30 خولەکی ئێوارە ڕوویداوە تیمەکانی بەرگری شارستانی بنکەی پۆلیسی قەندیل لێرە ئامادەیان وە خەڵکی ناوچەکەش ئەوەی ڕزگار کراوە لەلایەن کەسێک بۆ بەناوی سەرباز بەڵام ئێستا ئەو بە دوای تەرمی عەبدوڵڵا وەلیدە کە لێرە لە زەی قەندیل خنکاوە دیارە زانیاریەکان بەم زۆرە بوون من قسەم لەگەڵ پۆلیس کرد بۆ ئەوەی کە زانیاری زیاترم بدەتێ ئەو گوتی هەشت کەس بوونە بە مەبەستی کات بەسەربردن لە هەولێرەوە هاتوونەتە ئێرە بۆ ئەوەی کە مەلە بکەن لە پڕ وێنەیەکیان گرتووە و پێی عەبدوڵڵا خزیوە ئێستا گەڕان بە دوای تەرمی عەبدوڵڵا بەردەوامە تا ئێستا نەدۆزراتەوە کەسێکیش لە ڕووداوەکە ڕزگار بووە کاک عیماد سڵاوت لێ ئەگەر قسەم بۆ بکەیت پێم بڵێ پێشبینیەکرێت تەرمەکە ڕۆژ بێ یاخود نەڕۆژ بێ مشکلەکە کەس نەدیتێ بزر لەچێ دەخنکایە گومانن بەس ئێدی بکان لێرە لەمیان زانێ لێرە لە چێ ئاخیر جار لە چێ دێ بەس دیدیکیان ئێرە شیاوە بۆ مەلەکردن هەموو جێ بەس داوا لە خەرجیەکەین وەختەی مەلەی نییە پێشین و کە خەرێک هەموو لەسەر ئاوێ بوو ئەگەر مەلەش نەبا کەسێکی مەلە لەوێ بەس ئێستا وەختەی مەلەی نەما بەتەنێت نابێ ئێستا ئاوێکە کە وەختەی مەلەی نییە ئاوەکە ساردە خەرێک لەوێ نیە ئاو مەلە نەبوو ئەو ئێکیان هەتەیەکیان یەدەری ئیدکە خنکە با خەرکەکە داوا لە خەرجەکەی نێتە سەر ئاوێ وەختەی ئاوێ و وەختەی مەلەی نەما
دەستەکان خۆش کاک عیماد یەکێک لە تیمەکانی بەرگری شارستانی بنکەی قەندیلە کە لێرە ئەم تیمە بەدوای ئەم تەرمە ئەگەڕێن کە لە کاتژمێر 5 خولەکی ئەمڕۆ هاینی بەرواری ئێکی نۆی 2023 لێرە ڕووداوەکە ڕوویداوە کە 8 گەشتیاری عەرەب هاتووناتە بە ئێرە بە مەبەستی مەلەکردن یەکێک پێی خزیوە و کەوتوتە ناو ئەو کەسە کە بەنای عیماد جەبار لە تیمی بەرگری تیمی بنکەی بەرگری شارستانی قەندیلە ئەو ڕوونی کردەوە کە تا ئێستا دیار نییە بە دیاریکراوی ئەم گەشتیارە لەکوێ کەوتوتە ناوە بۆی ئەوان ناتوانن لەکوێوە بچن بۆ ئەوەی بزانن کە بە دوای تەرمەکە بگەڕێن. ڕووداوەکە بەم جۆرە بووە بە بیر بینەر و بیسەری زاری کرمانجی دێنمەوە ئەمڕۆهینی 8 گەشتیاری عەرەب هاتوونەتە سەرزەی قەندیل. یەکێک لە گەشتیارەکان وتویەتی بە سێلفیەک بۆ یادگاری بگرین دیارە وێنە گیراوە کەسێک کە تەمەنی 30 ساڵە بەڕێگەز عەرەبە و ئەوانی لەگەڵشن هەمویان عەرەبن لێرە هاتوون وێنەکەیان گرتووە و پێی وەلید عەبدوڵڵا مەجید خزیوە و کەوتوتە ناو ئاو تا ئێستا تەرمەکەی نەدۆزراتەوە و یەکێک لە هاوڕێکانیشی کەوتۆتە ناو ئاو و توانرا ئەو ڕزگار بکرێت و بۆ چارەسەری ڕەوانەی نەخۆشخانەی هەریرکرا. ئەمە بوو کۆی ئەم زانیاریانە کە لەسەر زێی گەورە بۆتان گواستەوە لە دەشتی هەریر کە خەڵکێکی زۆریش لە گوندەکانی دەوروبەر و بنکەی پۆلیسی قەندیل بەرگری شارستانی خەڵکی ناوچەکەش هاوشانی ئەوان بە دوای تەرمی عەبدوڵڵا وەلید مەجیدن کە بەڕێگەز عەرەبە و کاتژمێر 5 خولەکی وارەی ئەمڕۆ کەوتوتە ناو ئاو و تا ئێستا تەرمە